کۆبوونەوە گشتیەکان بە مەبەستی ئامادەکاری بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی درێژەیان هەیە و لەو چوارچێوەیەدا لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامیان بەسەر کردەوە. کۆبوونەوەی گشتی بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنفرانس بۆ هەریەکە لە ئەنجومەنی سۆران و ئەنجومەنی ڕەواندز و ئەنجومەنی خوشکان و تەندروستکاران و قوتابیان و مامۆستایانی پێشەنگ بەڕێوەچوو. دیارە ئەمڕۆ کۆبوونەوەی گشتی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بەڕێوەچوو خۆشبەختانە کە ئەندامان بە گروتینەوە لە هەموو ئۆرگانەکان لە هەموو ئەنجومەنەکانی سنووری مەڵبەند بە گروتینەوە بەشداریان لەو کۆبوونەوە گشتیە کرد و لێرەوە بە پێی دەزانم کە سوپاسی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی بکەم و هەروەها ئەو خوشکوبرانەی کە هاتوون لە سەرجەم ئۆرگانەکان کە بە گروتینەوە بەشداریم کۆبوونەوەی گشتیان کردیە و هیوادارین کە بتوانین لە داهاتووشدا کۆنفرانسێکی سەرکەوتوو و کۆنگرەی سەرکەوتوو بەستین وی بتوانین هەمومان بەیەکەوە کۆمەڵی ئیسلامی بەرەو ئاقارێکی تر ببین کە بەرەو پێشسوون و کانەوەیەکی باش بەخۆوە بینیت. وەکو سەرجەم مەڵبەندەکانی دیکە کە ڕوومان تێکردووە بە ئامادەبوون و جۆش و خۆشی ئەندامانمان دڵخۆش بووین و گەرمگوڕێکی باش لەو مەڵبەندە بەدی دەکرێت. ئەو گەرمگوڕیە هەم بۆتە هەندێک بۆ سەرجەم ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کە لە مەڵبەندەکانی دیکەشەوە بە گەرمی بێنە ناو گۆسی کۆبوونەوە گشتەکانەوە بۆ ئێمە ژۆک و لیژنەی باڵا زۆر جێگای دڵخۆشیە کە ئەندامانی ئێمە ئەوەندە وشیارن ئاستی وشیاری هەڵبژاردنەکان زۆر بەرەو پێشچووە. ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە مەڵبەندی سۆران لە پێناو سەرخستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی و بەرەو پێشبردننی حیزبەکەیان با گوڕوتینەوە بەشداریان لە کۆنفرانسە ناوچەییەکاندا کرد و نوێنەرانی خۆیان هەڵبژاردن. ئێمە وەکو ئۆرگانی قوتابیان بەڕاستی لەخوا بەزادەبێت بە گرۆتینێکی زۆرەوە بەشداریمان کردیەوە هەروەها پێشوازێکی گەرمێش لەم کۆنگرە دەکەین چکە بەڕاستی ئێمە وەکو قوتابیان چین و توێژێکی هەستیاری لەناو ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامیدا بەڕاستی دەمانەوێ گۆڕانکاری هزری بکرێت و هەروەها ئومێدێکی گەشتمان بە ئەم کۆنگرە هەیە بەڕاستی. هیوادارم لە ئەم کۆنگرەی ئایندە کۆمەڵی ئیسلامی هەنگاوێکی زۆر گەورەتر بچێتە پێشەوە و هەروە بتوانێت زاڵ ببێت بەسەر ئەو ئاستەنگانەی کە حیزبەکانی دیکە فکری لێکەنەوە کۆمەڵی ئیسلامی لە دوای خۆی بەزیان بێڵیت وهروە کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا ڕقەمێکە ژمارەیەکی هەمیشەی لە خەیاڵی خەڵکە بێگومان لە ئایندە گەشاوەتر و گەشترە بێت و واروە هێزێکی بەرەو گەشتر و واروە گەشەکردنی زیاترەوە بێگومان. لە 4 ساڵی ڕابردوو سەرکەوتوانە کارەکانیان کردو چاڵاکردکانیان کردووە انشاءالله لە داهاتووشە باشترە بێ و بەهێزتر و پتەوترە بێ چاڵاکیەکانیان زیاتر پەرە پێ بدەن و زیاتر گرنگی بە ئافرەتانیش بدەن و بە خوشکانیش بدەن انشاءالله بە ئیزنی خوای گەورە سەرکەوتن بەدەست دەهێنن. کۆنگرە ئەبێتە هۆی نوێبوونەوە و تازەبوونەوەی ئەو ئەندامانەی لە چاکەوە بۆ چاکتر لە باشەوە بۆ باشتر لە دڵسۆزیەوە بۆ دڵسۆزیتر لە کارامەیەوە بۆ کارامەیتر ئێمە ئەبێ هەمیشە بە دڵسۆزی بۆ خوا ئەو جا بۆ خاک و نیشتمانی خۆمان کۆنگرە و کۆبوونەوەکانی خۆمان ئەنجام بدەین. کۆبوونەوە گشتیەکان وەک یەکەم هەنگاوی ئامادەکاری کۆنگرە لە سەرجەم ئۆرگانەکان بەڕێوە دەچن و هەموو ئەندامێک مافی دەنگدان و خۆ هەڵبژاردننی هەیە بۆ ئەوەی ببێتە ئەندامی کۆنفرانس. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.